سڵاتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم بەڕێزان تەوەری ئەم شۆمان گفتوگۆکردن لەسەر ئاڵۆزەکانی بەغدا ناوچەی سەوز چەند ڕۆژێک بەر لە ئیستا وەزارەتی دەرەوەی ئەمریکا نووسراوێک گاڕاستەی هەردوو سەرۆکایەتی کۆمار ئەنجومەنی وەزیرانی عێراق دەکا پێیان ئەڵێ ئاڵۆزەکان گەیشتونە بە ئاستێک خەریکە ئەمریکا تەحەمولی نامێنێ وەرەقەیەکی حازرە ئەمریکا تەنها ئیمزای وەزیری دەرەوە یان سەرۆک ترەمپی ماوە بۆی باڵێزخانەکەمان لە بەغدا لە ناوچەی سەوز کە گەورەترین باڵێزخانەی لەسەر ئاستی دنیا دابخەین چونکە گەیشتووە وەکو کوردەواری دەڵێ بەلووتمان ئەمریکیەکان وا دەڵێن هەر بۆیە لەم یەک دوو ڕۆژەدا حەڵقە دیبلۆماسیەکانی عێراق کەوتنە جموجۆڵ وەزیری دەرەوە سەردانی چەند وڵاتێکی کرد و دوایینیان ئێران بوو ئەمڕۆ هەر چوار سەرۆکایەتەکەی عێراق سەرۆکایەتی دادوەری سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی کۆمار کۆبوونەوەیەکی خێرایان کرد لەسەر دۆخی عێراق و چۆن بیانەوێ سەروەری عێراق بپارێزن و گیان و ژیانی دیبلۆماتکاران لە عێراق بپارێزن و چۆن ڕوبەڕووبوونەوەی ئەم هەوڵە تێرۆریستیانە لە ناوخۆی عێراقدا ببنەوە بە جۆرێکە دڵی هەموو ئەو وڵاتانە ڕازی بکەن لە نیویشاندا ئەمریکا کە لە عێراق باڵێزخانەی هەیە دیارە داخستنی باڵێزخانە دواترە گەرمیوانەکانم ڕوونی بکەنەوە بە تایبەتی باڵێزخانەی وڵاتێکی وەکو ئەمریکا لە هیچ وڵاتێک ئاسان نییە وڵاتێک خاوەنی سەروەری تەواو بێ بە نمونە بهێنینەوە ئەگەر لە فەڕەنسا ئەمریکا بێ باڵێزخانی وڵاتەکەی دابخات فەڕەنسیەکان زەرمەند دەبن ئەگەر هەڵە بم دواتر با میوانەکان ڕوونی بکەنەوە ئەگەر لە هەر وڵاتێکی ئەم دنیاە ئەمریکیەکان باڵێزخانەکەیان دابخەن واتە بڕینی پەیوەندی ئەمریکی لەگەڵ ئەو وڵاتە کە خۆشتان دەزانن زلهێزێکی وەکو ئەمریکا پەیوەندیەکانی لەگەڵ هەر وڵاتێک بپچڕێ زیان ڕووی تێدەکا بە نمونە ئێرانی دراوسە عێراق بەڕێزان عێراق دەیەوێت سەروەری خۆی بپارێزێ عێراق دەیەوێت کردەوە تێرۆریستەکان بوەستێنێ عێراق دەیەوێت هێرشی سەر دیبلۆماتکارانی بیانی لە عێراقدا بوەستێنێ دەتوانێت بیکات لە سەرەتای دەست بەکاربوونیەوە مستەفا کازمی بە یەکێک لە دۆستە نزیکەکانی ئەمریکا دادەنرا گەشتەکەی بۆ ئەمریکا فەزایەکی یعنی فەوزایەکی گەورەی نایەوە لەسەر ئاستی دنیا و ناوخۆی عێراقی و کوردی کە چۆن پێشوازی لە مستەفا کازمی کرا بۆیە دەیانوت ئەمریکیەکان دەستیان بە پشتی کازمەوە تاوەکو هیچ هێزێک نەتوانێت بە پشتابی خا ئەو جموجۆڵانی کە ئیستا دەیکەن ئاماژەیە بۆی کە ئەمریکیەکان بە جۆرێک لە جۆرەکان لە کردەوەکانی کازمی تووڕەن یان پرسیارێکی تری جددیش هەیە ئەوەیە کە ئەم کردەوانی ئەمریکا ئەم تووڕەبوونەی ئەمریکا بۆ ئەوەیە هەندێک تەسفیاتی نێوخۆیی لە بەرژەوەندی سەرۆکوەزیرانەکەی عێراق و لە بەرژەوەندیە باڵاکانی خۆی لە ناو خاکی عێراقدا ئەنجام بدات گفتوگۆکارمان لەسەر ڕووداوەکانی عێراقا تایتڵی بەرنامەکە ئەوەیە کە ئایا ئاڵۆزیەکانی بەغدا لە ناوچەی سەوز کۆتایی پێدێت یان دەگوازرێتەوە بۆ ناوچەکانی دیکە ئەمریکیەکان لەگەڵ عێراقیەکان ئەزمموی شەڕیشیان هەیە لە سەردەمی مالیکیدا کە موقتەدا سەدر بەهێزی سەدرەوە بە چەکدارانی سەدرەوە جەنگی ئەمریکیەکانێ کرد ڕێبوار محەممەد لە ستۆدیۆکانمان لە سلێمانی وەکو چاودێری سیاسی حاکم سەلاح باپیر لە ستۆدیۆکانمان لە هەولێر وەکو چاودێری سیاسی گفتوگۆ لەسەرم بابەتاکەن زۆر بەخێر بن میوانانی بەڕێزکاک ڕێبوار بۆ ئێستا ئەمریکا بەتەمای چییە؟ یعنی ئەم قسانی ئەمریکا ئەم جۆرەك لە هەڕەشەیە یعنی 100% ئەمە چۆنەڵی واقعە کە ئەمریکا داوای دەکا یان وەکو کوردەواریە لە پرۆبیانوە زۆر سپاس بۆ میوانداریتان سڵاو لە بەڕێست و لە بینەران و میوانی بەڕێز حاکم سەلاح لە ڕاستیدا ئەمریکا بۆ خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سێ استراتیجی گرنگی هەیە کەمیان پاراستنی ئاسایشی ئیسرائیلە دووەم موزا سێم بڕیاری سیاسی لە ناوچەکە ئەوەی کە ئێستا دەیبینین لە عێراقا وێنەکە دوای نامەکەی ئەمریکا و کۆبوونەی باڵێن سێ سەرۆکایەتەکە و دادگای عێراق باڵێن قەزای عێراق و هەروە سەردانی وەزیری دەرەوەی عێراق بۆ ئێران و پەیامی ئێران بۆ دەوڵەتی عێراق و ئەمریکا ڕوونەکە با بڵێن ئەحداسەکان یا ئایندە بەرەوکی ئەڕوات ئەمریکا دەیەوێت عێراق بکا بە ساحەیەکی با بڵێن تەخت لە بەردەمی خۆیانەوە هێز و نفوزی ئێران لە ناوچەکە لە عێراقا نەمێنێت بە هەمان شێوە ئێرانیش دەیەوێت نفوزی خۆی بەردەوام بێ و لە ڕێگەی هاوپەیمانەکانی و هێزەکانی خۆیەوە گوشار دەخاتە سەر ئەمریکا و عێراق بۆیە لێم نێوەندا بەریەکەوتن دروست بووە لە ماوەی مانگی ڕابردوو ئەم مانگەدا زیاتر لە 49
با بڵێن هێرش کراوەتە سەر ناوچەی سەوز و هێزەکان هێز سەربازەکانی ئەمریکا و خافڵەکانی کە با بڵێن کە هاتوچۆ دەکەن. ئەمە وای کرد کە ئەمریکای گەیاندە ئەوەی کە بگاتە ئەوەی کە ینی وەڵامی توندی هەبێت و ئێستا هەڵبژاردنەکانی ئەمریکا نزیک بێتەوە. پەیامێکی تون بە عێراق بدا کە ئێمە لە تەحملمان نەماوە و ئەگەر بێت و خۆتان چارەسەری وەزعەکە نەکەن و ئەوەی کە بۆکو خۆتش باسی کرد پێشوازیان لە سەرۆکوەزیرانی عێراق کرد و چاوەڕێی ئەویان لێکرد کە تەسفیح حسابات بکات لەگەڵ ئێرانە، بەڵام تا دەخا دیارە بە دڵی ئەمریکیەکانە بەبێ ئەو پەیامیان داوە. عێراقیش هەر چوار بامسی سەرۆکایەتەکە و دادگای عێراقی قەزای عێراقی کۆبوونەوەیان کرد و پەیامەکەیان دیارە کە پشتیوانی سیستانی دەکەن و بڕیاری شەر لە عێراق بەدەست دام و دەستگا دەستوریەکانی عێراقەوە هەروەها دژی جەنگی بەڵێن تەدەخولاتی ئەقلیمی و نێودەوڵەتی هەرێمایەتی لەسەر عێراق و دژی ئەوان ڕفز کردەوە ئیدانی ئەوان کرد کە هێرش سەر باڵێزخانە و با بڵێن لایەنە دیبلۆماسیەکان و هێزە سەربازەکانی ئەمریکا هۆی پەیمانەکانی کە لە عێراق و میوانێک و پشتیوانی عێراقوان. ئەمە پەیامی عێراقە، بەڵام پەیامەکە تون نییە کە ڕەتفعلێک بێک بۆ چارەسەری دۆخەکە. لایەکی ترەوە ئەمە با بڵێن وەڵامی عێراقە بە وەڵامێکی نەرمە تا ڕادەیەک بۆ ئەمریکا. لە لایەکی ترەوە عێراق هەنای بۆ ئێران بردکەوە تەدەخولات دیارە خوێنەکە کە دژاتەکەی ئەمریکا و ئێرانە لەسەر ساحی عێراقی و ئێرانیش لە پەیامیان هەم حەسەن ڕۆحانی و هەم وەزیری خارجەکەی بۆ وەزیری دەرەوەی عێراق ئەویانگەیان کە یەکێتی شیعی ئەوە لای ئەوان لە پێشی پێشەوەیە و ئەوان ئیدانەی ئەو هێرشانیان نەکرد کە لەسەر ئەمریکا و هەوپەیمانەکانی دەکرێت و با بڵێن ینی خۆیشان نەکرد بە خاوەنی لە ١٠٠ و ئیدانەشان نەکردووە، ئەوەیشان ڕاگەیان ناڕاستەوخۆکە ئەمریکا لە هەرکوێ بێ لە ناوچەی ئێمە دەری دەکەین و پەرلەمانی عێراقش بڕیاری داوە کە ئەمریکەکان کاتە دەرەوە بۆیە ئێمە پشتیوانی لەو بڕیاری پەرلەمانی عێراقی ناڕاستەوخۆ لە پشتی مەسەلەکەون، بەڵام ڕاستەوخۆ ینی ڕیان نەگەیان، بەڵام ناڕاستەوخۆ ئیدانەی باڵێن ئیدانەی ئەو هێزانیان نەکردووە کە هێرشەکەنە سەر باڵێزخانی ئەمریکا. هەر ئەمڕۆژ هێزێکی فرقێکی تر تازە دروست بۆ لێدانی ئەمریکەکە. باشە دەست خۆش. ئێستا ینی میدیا عێراقیەکان قایمەیەکیان بڵاو کردوتەوە کە لە سەرچاوی ئەمریکیەوە وەرگیراوە بە قایمەکە نزیکی 67 ناوی بەرپرسانی حزبی شیعی لە عێراقتیایە کە 5 ناوی یەکەم زۆر ناودارن: نوری مالکی، هادی عامری، عادل عەبدولمەهدی، یاسین تاهر حسێن الیاسری، فالح فەیسەڵ فەیاض و چەند ناوێکی دیکە کە زۆرن ناتوانم بیان خوێنمەوە. کاک حاکم پێیان دەڵێ ئەمە دوایین هۆشداریە ئەجینا ئاکامی خراپی دەبێ. نامێت جملە عەرەبیەکە بکەم بە کوردی بۆی کە یعنی وەکو خۆی قسەکە لە سەردەمی منەوە نەبێ وەکو کابرا دەڵێ ئەگەر چی ئەمە میدیایەکی عێراقی هەر ئێستا بڵاوی کردوتەوە ئەڵێ ناوی ئەوانی کە لە قایمەکەدا هەن یان دەبێ بە خۆیان دابشنەوە یان تەسفیە دەکرێن. ینی ئاماژە بۆ کراوە لە قایمەکەدا کە ئەمریکیەکان ئەم ناوانیان بڵاو کردوتەوە. قایمەیەکە لە دوای ئەوەی کە پرۆسەی ئازادی لە عێراق دەکرێ قایمەی سەرکردەکانی بەعس دروست دەبێ. ئەمە قایمەی دووەمە لە عێراقدا کە ئەمریکیەکان بڵاوی دەکەنەوە. کاک حاکم دۆخەکە بەرەو چۆ دەڕوات پێدوابێ؟ یعنی لە لێواری قڵیشانەوە و تەقینەوەیشی گەورەدا عێراق بەهۆی ئەو دۆخ و ململانێ نێوخۆیەی بە تایبەتی نێوشیعیەی کە هەیە لە عێراقدا، یان ئەمە جوڵەیەکی تاکتیکی تەکنیکی دیبلۆماسی بەرژەوەندی خوازانەیە؟ بڵێ شەو با سڵاو لێ ئێوە و سەرزەمبینەرانی گەلی کوردستان لە هەر کوێشی دنیا بن و بە خێراتنی بەڕێز کاک ڕێباریش دەکەم بۆ سەودێکتان. وەڵا ئەگەر سیرکێ ئەم ململانەیە کە لە نێوان دوو زلهێزی وڵاتاندا هەیە بە تایبەتی زلهێزە چۆکو وڵاتێکی تووکانی ئەمریکا و وڵاتی ئێران کەوە ماوەیەکی باشە ململانێکی ئەوتیان هەیە لە سەر گۆڕەپانی سیاسی بە تایبەتی ئانوێ یەکلاکەرەوە بکەن لە سەر گۆڕەپانی سیاسی عێراقەوە. ئەمە کارێکی تۆزێک ئەستەم و قورس ئەبێ لە حاڵی حازیدا کە ئێستا کەش بەڕێز مستەفا کازمی کە ڕێزوزاری عێراقە بەڕاستی ئەرکەکەی زۆر قڕسترە لە ئەرکەکانی ڕێزۆرەکانی ڕابردووشەوە. ئەمڕۆ سیر ئەەکەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی موشک بارانکردنی باڵۆزخانەی ئەمریکا لە پایتەختی بەغداوە بۆتە هۆی نیگەرانیەکی ئێزگار زۆر توندەوە کە لەلایەن ئەمریکاوە لەو ماوەیەدا کەەوە ئینزارێکی زۆر توندی داوەتە عێراق و
بۆی بتوانانی بە زووترین کات ئەم کێشەیە چارەسەر بکاتوێ. ئەتوانم بڵێ مستفا کازمی کەوتۆتە بەر دوڕیانێکی زۆر قورسەوە هەندێک مەلەفی زۆر قورسێک کە دەستی بۆ بە لەوانە پشێوی دروستبی لە حراقەوە کە دەستیشی بۆ نەما لە هەمان کاتیشدا مەبەستمە سیاسەکان و زایدی ئێمریکا هەڵوێستی سەرۆکوەزیران کە لە پێشەکی بەرنامەکەشا باسم کرد بە جۆرێک لە پشتیوان و هاوکاری پرۆژێ ملیشی لە عێراق باس کراوە و وتراوە. بەڵام ئەوەی کە زۆر مەبەستمە ئەوەیە کاک ڕێبواریش بەشێکی ڕوون کردەوە تەکتیکە یان واقعە ئەوەی کە ئێستا لە عێراق ڕوودەدا ئەوەی کە ئەمریکیەکان داوای دەکەن. من پێم وایە ئەمە واقعەیەکە ئەمڕۆ کە بینی کە وڵاتی گرتوەکانی ئەمریکا چەندین قوربانی داوە لە پێناو ئازادکردنی عێراق و کە لە ژێر دەستی ڕژێمی بەعس دەهێنەوە. ئەمڕۆ کە ناوێ وڵاتێکی وەکو ئێران بێوێ هەیمەنەی خۆی زاڵ بکە بەسەر حکومەتی بەغدا و عێراقەوە بتوانین بۆ خۆی تەراتێن تێ بکە. ئەمریکا سەرباری ئەو هەموو قوربانیانەی کە لە ڕابردوو لە کاتی ڕزگارکردنی عێراقی داوە ها بە سوک و ئاسانی دەستبەرداری وڵاتێکی وەکو عێراق بێ. کە سەیرەکەی لە ماوەی ڕابردوو لەسەر ڕۆژ ڕابردوو بە تایبەتی دوێنێکە هەرسێ سەرۆکایەتیکە و زایدەن ئەنجومەنی دادوەری کە کۆبوونەوەیشی ڕاستیان ئەنجامدا بۆی بتوانن چۆن لەو ئینزارێکەوە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا داوێتی بە عێراق و چۆن بتوانن ئەم چارەسەر بکەن لەم کێشانەی کە ئێستا ڕوبەڕووی عێراق دەبێتەوە. ئەگەری سەیرەکەی ئەمڕۆکە لایەنێکی وەکو وڵاتی دراوسێکی ئێران دەورێکی بارزی هەیە لەناو گۆڕەپانی سیاسی عێراقەوە چەندین تیارات و چەندین گرۆپ لەژێر غێر مباشەرەوە لەژێر هەیمەنی ئێرانەوە کارەکانی خوانجێ بەجێەکەن. ئەبیتە خۆی بە خۆشمان باش دەزانین کەەوە ئێران هەموو مەطلبێکیە بتوانانی بە هەموو شێوەیەک وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و وڵاتانی غەرب لە عێراق دەرکاتە دەرەوە بۆی گۆڕەپانی سیاسی بۆ وڵاتێکی ئێران چۆن بێت. بەڵام ئەمە شتێکی مەحاڵە، یعنی پێم وایە ئەگەر سەیرەکەی هەر بەخۆست نابشت ئیشارەت پێدا کە لەو دوو ڕۆژە لستێکی دەرکردووە بۆی بتوانین ناوی کۆمەڵک سەرکردەی عێراقی کە لە ناویاندا چەندی سەرکردەی بارزەنە کە دەوری باڵیان هەبووە سەرۆکوتلەنە یاخۆ ڕێز وەزەرا بوونە. ئەمانە شتێکی واقعە کەەوە بتوانانی لە ڕێگای فشار خستنە سەر ئەو حکوومەتی ئێستای کە بەڕێز کازمی هەیە بتوانانی دەست بە بۆ ئەو جومگانەی کەەوە هەیمەنەتی تیاراتی شیحا بە تایبەتی و هێزە چەکدارانی کە تونڕەون لە عێراقەوە لە دژی بەرژەوەندەکانی ئەمریکا بتوانانی سەرکوتیان بکات و یاخۆ لە داهاتوو من قەناعەتم زەربێکی کوشندەشیان لێدا هەر لە ڕێگەی ئەمریکا و بە هەمە هەنگی حکوومەتی حکومڕانی ئەوەی ئێستاکە لە عێراقەوە بڕێوەچی. باشە کاک ڕێبوار لە بەیاننامەی دانیشتن و کۆبوونەوەی چوار سەرۆکایەتەکەی عێراقدا زۆر ئەوە دووپات کراوەتەوە کە حکوومەتی ئێستای عێراقی لە هەوڵ و کۆششدایە بۆی سەروەری خاچی عێراق بپارێزێ کردەوەی تیرۆریستی و توندوتیژی لە عێراقدا نەهێڵێ ڕوبەڕووی کردەوەکانی داعش ببێتەوە. زۆر جەخت لەوا کاتەوە کە ڕاگەیاندن و بڕیاردان لە جەنگ تەنها لە دەسەڵاتی لایەنە فەرمیەکانی عێراقدایە. قسەکەم دەچێتەوە سەر بابەتەوەی کە حاکمی ویستی ئاماژەی پێ بکات لەسەر هەڵوێست و یعنی هەنگاوەکانی ئایندەی مستەفا کازمی حکوومەتی عێراقی. حکوومەتی عێراقی سەرۆکایەتەکانی عێراق بۆ ئەم دۆخەت دەتوانن چی بکەن؟ هەنگاوی جددیان پێدەنرێ دەتوانن ڕوبەڕووی یعنی هێزە میلیشیاشی عێراقیەکان ببنەوە، دەتوانن ڕوبەڕووی سەرکردەشی عێراقیەکان ببنەوە، دەتوانن کۆنتترۆڵی ئەو لادان و دەرچوونانە بکەن کە هەن لە ناوخۆی عێراقدا، دەتوانن چەک لە دەستی تەنها هێزی ئەمنی فەرمی حکومیدا بهێڵنەوە. ئەم هەنگاوانە بە عێراقیەکان جێبەجێ دەبن؟ ماڵە زۆر سپاس. لە ڕاستیدا ئەوەی من راپۆرتێک خوێندەوە کە ئەمریکیەکان دەڵێن حکوومەتەکەی کازمی تەنها حکوومەتی سوشال میدیایە و ئەوەی کە بینیمان لە کۆمونەکەی هەر چوار سەرۆکایەتەکە بە شێوازێکی ئەنی ڕەها ڕەدی ئەویان کردو کەوا دەسەڵاتی ڕاگەانی جەنگ لە دەستی موسەساتی عێراقیایە و مە پەیامێکە بۆ هەم بۆ ئێران و هەم بۆ ئەو هێزانی سەر بە ئێران کە ئێوە مافی ئەوەتان نییە کە بڕیاری جەنگ لە عێراق بدەن و بە ناوی عێراقیەکانەوە شەردژی ئەمریکا بکەن. ئەمە پەیامێکی با بڵێن ڕوون و ئاشکرایە، بەڵام لەسەر ئەرزی واقع ئەو هێزە ئەو قووەتە گەورە نییە کە لەم مەرحەلا بە ئاسانی تەسفی ئەم حساباتانە بکات لەگەڵ ئێران و هێزە شیعەکانە، بەڵکو بە قەناعەتی من کاتی ئەوێت کە ئەم بابەتە یەک لای بکرێتەوە هەر، بەڵام عێراقیش لە هەوڵی خۆیاتی کە ئەوەی کە لە هەواڵەکان و لە راپۆرتەکان و بینیمان دەڵێ ناوچەی سەوز بە هێزی دژە تیرۆری عێراق و هێزێکی خاص دەوردراوە
با بڵێن کۆنتترۆلی ئەو ناوچەکرا بۆی کە ئەمریکەکانیش گومانیان هەیە کە با بڵێن ئەو لایەنانی سەر بە ئێران پەلاماری سەفارەتی ئەمریکا بدەن و ئەو کەسانیتیان بە ڕەهینە بیانگرن بۆیە هەوڵ هەیە لە عێراقەوە بەڵام هەوڵەکان قورسن چونکە ئێستا هێزەکانی سەر بە ئێران لەسەر ئەرزی خاوەنی چەکن و لە پەرلەمان قووەتیانێ ناو حکوومەتیشا بەڵام بە قەناعەتی من لە ئایندا ئەم مەسەلانە وردە وردە یەکلایە بن بۆی ئەم شەڕێکە لە عێراقا بەشێکی شەڕێکی ئیقلیمیە لە نێوان هاوپەیمانانی ئەمریکا و ئێرانە ئێمە ئەبینین ئەوەی من خوێندومەتەوە گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە حتمیە و شتێکی تاریخی و ئەبێ ڕوودات ئەم گۆڕانکاریە لە کۆ دەست پێکە ئەنی تەکەتولەکان دیارن ئێمە متەدای غازی بەحری متەوەسطمان بینی ئێستا بۆتە منەظەمەی دووەلی غازی بەحری متەوەسط لە منتەدایەکە بووە منەظەمەیەکی ڕۆئێخراوی ئۆپێک لە شەسەکان دروست بووە تەنها وڵاتانی نۆتفرۆشن ئەم منەظەمە یعنی منەظەمەیەکی جیهانیە غاز فرۆشە غازکڕە ئەوانشی کە بە خاکایانە تێپەڕێت ئەمریکا و فەڕەنسا ئەو دەوڵەتە بەهێزانشن وەکو چاودێر و مراقیب لە ناو هینەکان ئەم تەکەتولە تا تێ گەورە ئەبێت عەرەبە ئەوروپیەکانە ئیسرائیلە بۆ کێیە بۆ سنووردانانە بۆ تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دوو هێزەیە هەژمونگەرا و کە خەتەر بۆ بەژەوندەکانی ئەمریکا و ئیسرائیل و عەرەب ئێران و ئەمریکا لەلایەک منتەدای غازی بەحری متەوەسط بوو بە منەظەمەیەکی دووەلی با بڵێن لەلایەکی ترەوە ڕێکەوتنی ئیسرائیل و عەرەبەکان پێکەوە ئەمەش بۆ خۆی ئێران ئەمە پەیامێکی ڕاستەوخۆیە بۆ بچووکردنەوەی ئێران و بۆ لێدانی ئێران لە شوێنی خۆیان ئەوەی کە من خوێندومەتەوە دەڵێ هەم با بڵێن جمهوریەکان هەم دیموکراتیەکان ئەمریکیەکان نانەوێ ئێران با بڵێن لەناو بچێ بە تەواوەتی چونکە ئێران خزمەتێکی زۆر گەورەی بە ئیسرائیل و ئەمریکا کردووە بەوەی کە ینی راپۆرتەکە وردی کردەوە ئەڵێ لە ماوەی 5 ساڵی ڕابردووە بەوەی ئەو دەستگانی توێژینەوەیان کردووە لە 160 خەڵک لە نوێژکردن لە مزگەوتەکانەوە بۆ 33 لە 135 خەڵک بۆ 20 دابەزیوە بۆ با بڵێن بۆ متمانە بە هێزە ئیسلامیەکان لە 180 ئەوانەی کە ئینتیمای ئاینی ئیسلامیان بۆتە 150 بۆچی لە ئەنجامی ئەو با بڵێن دەستوەشانانەی ئەو کارانەی کە ئێران لە عێراق لە سووریا لە لوبنان لە یەمەن لە وڵاتانە کردوێتی ڕقی با بڵێن عەرەبی هەڵسانەوە لە بەرامبەر ئاینی ئیسلامە ئەمە قازانجی خزمەتی گەورەی بە یەهودیت و جوولەکە کردووە بۆیە ئەمریکیەکان و جوولەکە و ئیسرائیل پیان باشنی ئێران لە ناوچێ بەڵام دەیانەوێت ئێران بخەنە ئەو سنوورەی کە خۆیان ئەیانەوە وەکو ئێستا بیبەنە ناو ئێران و قاچ و دەستی بکەن و پەلوپەکانی هەموو لێکەنەوە باشە کەواتە ئەگەر وابێ هەموو ئەو ئابڵوقە و قەیرانانی کە لەسەر ئێران هەن کاریگەری نەبووە لەسەر کیان کەم کاریگەری هەبووە لەسەر پەلهاویشتن و جۆڵەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاک حاکم عێراقیەکان دەتوانن چی بکەن لەم دۆخەیە دەتوانن لە ئاستی داوای ئەمریکیەکانە بن بڵێ ئەگەر بیتە سەر ئەمری واقع ئەمە کارێکی زۆر قورسە ئەمڕۆ کە ئەبینی کە دوو وڵاتی زلهێز ئەیانێت تەسفی حیسابی خوان لەسەر گۆڕەپانی سیاسی حراقێک لا بکەنەوە ئەو حکوومەتەی عاڵی حازیکەوە ئێستا کە بە سەرۆکاتی کازمی لە ئارادایە کارەکانی زۆر قڕسترە لە ئەوانی ڕابردووە ئەگەر سێری بکەی کە ئەم فشارێکە لەو دوایاندەکە لە بەڕێز حکوومەتەکەی کازمی کراوە کە ئەڵێ ئەگەر بێت و ئەمە ئێکلان نەکرێت و چارەسەر نەکرێت ئەبێت هۆی داخستنی باڵۆزخانەی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە عێراق و لە منتیقەوە بێگومان ئەگەر بێت و لە هەر حالەتێکدا ئەمریکا مووقیف وەربگرێ یاخۆ باڵۆزخانی خۆی دابخە لە بەغداوە یەک قەناعەتی کولی زیاتر لەوە وڵاتانی ئەوروپی و غەربیشەوە وڵاتانی ئەمریکاش وردە باڵۆزخانی خوان لە عێراقدا ئەخەنەوە ئەبێت خۆی دارمانی ئابووری بەڕاستی دارمانێکی ئێزگار زۆر گەورە کە زەربەیەکی زۆر کوشندا بەر عێراق ئەکەوێت ئەمە حاڵی هازی ئەو حکوومەتێک کە پێکاتەکەی لە ئێستاکەدا نایانێت تووشی ئەم زەرەرە گەورە بن کەوا بتوانین لە ڕێگە ئەمریکاوە بەهۆی داخستنی باڵۆزخانەی لە بەغداوە یان بەهۆی فشار خستنە سەر ئەو حکوومەتەی حاڵی حازی کردە ئەمە کارێکی تۆزە قورسەوی بەڵام لە هەمان کاتیشدا ئەمڕۆ کە بەڕێز کازمی وەکو سەرکردەیەکی جەریئانە لە ماوەی ڕابردوو دەستی بۆ هەندێک سێکتەری زۆر بەهێز برد و کەواتوانی کۆنتترۆلیشم کە یەک لەوانە کردوانی زۆربەی دەواازە سنوورەکانی لە ناوەڕاست و باشوورەوە کۆنتترۆلی بکات و بێختۆژەر چێفی حکوومەتی عێراقەوە ئەمە هەنگاوێکی باش بووی تا حدێک لە شارعی گۆڕەپانی عێراقشەوە خەڵکی عێراقەوە ئەتوانن بڵێن متمانەیەکیان بە کازمیدا هەیە چاوەڕێشتی باشتریشی لێ ئەکرد بەڵام ئەگەر بێتە سەر واقعیشەوە ئەمڕۆ کە ئەو هێزە شیعانەکەەوە لە گۆڕەپانی سیاسی
عراق ملمەنانەیەکەن یاخو هێزی چەکداریان هەیە یاخو هێزی میلیشیاشان هەیە کاریش تۆزێک زۆر قورسەبی لە بەردەمی حکوومەتی ئێستاداکەوە بتوانی چەکیان لێدا ماڵی توی یاخۆ فیشارێکی ئێزگار زۆر لە قورسیان بێختە سەری بەڵام لە هەمان کاتیشدا دەستەوەستان نابێت و ئەبینی کە وردە وردە ئەوێ فیشار زیاتر بخاتە سەر ئەو هێزە چەکداریان میلیشانە بە تایبەتی چەند هێزێکنکەوە غێر مباشر سەر بە حکوومەتی ئێرانەوە وەنا هەنگاوەکانی یاخو بڕیارەکانی ئێران جێبەجێکەن بۆی بتوان وڵاتانی ئەمریکا و غەرب لە عراق و دەربنێن و یاخۆ فیشاریان بێخنە سەر بۆی گۆڕەپانی سیاسی بۆ وڵاتێکی وەکو دراوسی ئێران چۆل بیت و بۆ خۆی تەراتێن تێدا بکە بەڵام ئەمە کارێکی زۆر ئەستەمانی بەڕاستی ئەمڕۆکە کە ئەبینی لەژێر ئەو هەموو فیشارەدا کەەوە هەرسێ سەر و کاتێکەش کە لە ڕۆژی ڕابردووە کە بە ڕۆژی یەکشەمە کۆبوونەوە هەر هەمیان پاڵپشتی تەواویان کردی و هەرسێ سەر و کاتێکەوە زایدن ئەنجومەنی دادوریشەوە پاڵپشتی حکوومەتەکەی بەڕێز کازمیەکەن بۆی بتوانانی زیاتر هەنگاو بنێ بۆ ئەوەی بتوانین زیاتر هەنگاو بنێ کەمکردنەوەی فیشارەکانی ئەمریکا لە سەر حکوومەتی عراق و یاخو بتوانانی بە هەر شێوێک ئەو دەسەڵاتە و هەیمەنەیکەوە لەژێر دەستی هێزە سەکدارەکانیشی حدا کەمی بکاتەوە بەڵام کارێکی قورسی شەبێت و لە هەمان کاتیشدا دەستەوەستان نابێت ئەمە ئەبینی کە لەسەر بەندە لەسەر ئایدی عراق و بەندە لەسەر متمانەی خەڵکی عراقەوە بۆ ئێە من قەناعەتم بەڕێز کازمی هەوڵێکی جدی ئەداکەوە بە زووترین کات ئەو بڕیاری کە داوێتی بۆ هەڵبژاردننی پێشوەختە بکەوێتە کار و جێبەجێ بکرێت و پێم وایە لە مانجی دەشەوە کۆبوونەوەی بەرلەمان و ئەنجومەنی نەکرێت بۆ بتوان بڕیاری نهایی لەسەر هەڵبژاردنەکە ئەگەر بێت و هەڵبژاردن بکرێت من قەناعەتی کولی هەیە ئەو هێزە سیاسیانی کەوا ئێستاکە لە گۆڕەپانی سیاسیدانە ئەو دەنگانی خۆیان نایەنەوە یاخو جەماوەەر بە شێک لە شێوەکان لیان تووڕەیە ئەمەش لە ڕابردوو ئیسپاتی کە لە کاتی ڕێپیوانەکانەوە زۆربەی بارەگە هەموو حیزبەکانەوە کە حکومڕانی عراق بوونە سوتێندران ئەمە ئیسپاتێکەوە کە خەڵک لەگەڵ ئەو هێزە توندڕەوانە نییە خەڵکی عراق زەماوەری شعبی عراقی لەگەڵ ئەم هێزە توندڕەوانی شیعەنیەکەوە لە ماوەی ڕابردووی حکومڕانی عراقیان کردی خۆ دەوری سەرۆک و زیرایەکان هەبووە بۆیە ئەو کاتناتوانێت هەنگاوی جددی بەرامبەر ئەم میلیشا شیعیانە لە عێراق و ئەم هێزە چەکدارە لادەرانە لە عێراقدا جا میلیشای شیعی بن یان خەڵکی دیکە و تێرۆرستان بن ینی بۆ حکوومەتی عراقی و بۆ ڕووداوەکان وەکو یەکە کە حکوومەتی عراقی نەتوانێ ڕێبەمە بگرێ بەرپەرچی بداتەوە بیوەستێنێ و سنوورێکی بۆ دابنێ کەواتە ڕووداوەکان بەرەو چۆچن مەترسیەکان لە شۆدان من پێم وایە زیاتر مەترسیەکان ئەوەیەکەوە زیاتر ئەگەر بێت و ململانەکان زیاتر من لە گۆڕەپانی سیاسی عراقەوە بە درەجەی شعبی عراقی حکوومەتی عراقی زەرمەندی یەکەمە بێ هەم لە بواری ئابوووریەوە هەم لە بواری سیاسیشەوە بەڵام لە هەمان کادا من بە بڕوای من وایە کە لە چەند ڕۆژی داهاتوو بە هاوکاری وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا حکوومەتەکەی کازمی زەربەیەکی کوشندا لەو هێزانە ئەدات و زیاتر چاوترسانیان نەکات و بۆی بتوانین حکوومەتەکەی کازمی بە شێوەیەکی هەماهەنگی لەگەڵ وڵاتانی غەرب و یا وڵاتانی هاوپەیمانی کە لە عراقدا هەنا زەربەیەک لەو هێزانە بدات و لە هەمان کاتیشدا ئەو هەموو هێزان سیاسیانەی کە لە عراقدانا هەمیان بە شێوەیەکی گشتی لەگەڵ ئەم ڕاو بۆ چوونانەی هێزە توندڕەوەکان نینە ئەگەر لە سێرکی لەمەوەی ڕابردوو بەڕێز مقتەدا سەدر لە بەیاننامەیەکیدا ئیدانی هێرشەکەی سەر باڵۆسخانی ئەمریکاکانی کەواتە لەلایەن هەندێک تیاری دیکەشەنێ بێدەنجە هەڵبژاردەوە وەکو بنەماڵی عاچیمەوە یان وەکو بنەماڵەکەی لایەنە سیاسەکانی دیکەوە ئەمە ئەتوانم بەڵێم تا حەدێکی گشتی هەموو لایەنە سیاسەکانی هەموو ئەو هێزە چەکدارانی کە لە عێراق و جودێتیان هەیە دەوری کاریگەری خۆیان هەیە لە گۆڕەپانی سیاسیەوە بە شێوەیەکی گشتی هەمیان لەگەڵ وڵاتی ئێران نینە یاخۆ بە هەماهەنگی لەگەڵ ئێران ناکەن ئەوەی کە هەیە تەنها داهاتوودا زەربەیەکی کوشندا لەو هێزانە ئەمینداری گشتی میلیشای عەسایبی ئەهلی حەقا کە قەیس خەزعەلیە یعنی زۆر بەڕوونی لە میدیاکانەوە دەڵێ ئەوەی کە لە عێراق ڕوودەدا بە ئامانجگرتنی دیبلۆماتکار و باڵۆزخانی وڵاتان نییە ئەوەی کە ڕوودەدا تەنها بە ئامانجگرتنی باڵۆزخانی ئەمریکا لە نێوان دوو کەوانەیە کە قەیس خەزعەلی بە داگیرکردناوی دەبە و هەروەها دەڵێ ئەوەی کە حکوومەتی عراقی لیژنەی پێکێناوە و گروپی بۆ دروست کردووە بۆ لێکۆڵینەوە لەم ڕووداوانە تەنانەت ئەوەی کە لیژنە دروستکردنەکەش لە بەرژەوەندی خەڵکی عراقدانیە بە قسەی قەیس خەزعەلی لە 2004 و 2005 ڕووداوی گەورە لە عێراق ڕوویاندا و سەدرەکان بەهێز ڕوبەڕووی هێزی ئەمریکی بوونەوە دووبارە ئەبێتەوە لە عێراقا ئەم ڕووداوانە بە قەناعەتی من نەخێت چونکە ئێستا لە ناو هێزە شیعەکانە ئەوەی کە من
خوێندومە تۆ تێگەشتون لێ بەشی هەر زۆریان پاکانەکەن بۆ ئەمریکا بۆی خۆیان لەو گورسک بڕێی کە لە ئایندا لە هێز و لایەنە شیعەکانی سەر بە ئێران دەدرێت لە نێوان خۆیانە خەریکی با بڵێن پاکانن و خۆ دوورگرتن لەم ئەوەی دەبێنێتەوە حیزبوڵا و نوجەبا و قەیس حەزعەلی ئەم هێزانن و ئەو فرقانێتر کە تازە دروستەکرێن ئەمانش وردە وردە با بڵێن جیا بنەوە دەرەکەون و شوێن و پێکە و مەکانیان لە هێزەکانی تری شیعی و دەوڵەتی عێراقی جیابێتەوە ئەو کاتێ بە ئامانجگرتنیان ئاسانە بێ و ئەم هێزانەی تر وەکو با بڵێن وەکو مقتەدا سەدر خاوەنی نفوزێکی جەماهیری گەورە نین لەوانەیە هێزێکی چەکدارانە بێ بەڵام خاوەنی نفوزی جەماهیری نین و ئێسش وەزعەکە تون بووەتەوە هی ئەوە نیە بتوانن بەو شێوە تاحەدای کە مقتەدا سەدر کردی و لە ئاخریشا سەر نەکەوت ئەمان باوەڕ ناکەم یعنی بتوانن ڕبعی ئەوەی کە سەدر کردی باشە ئەگەر ئەمریکا بڕیار بدا ئەگەر چی بەپێی زانیاری یعنی نزیکی 2 مانگیەوێ گەر ئەمریکا بێ باڵۆزخانەکەی دابخا یان بیکێشێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەگەر چی دەنگۆ هەبوو کە باڵێز هاتوێتە هەرێمی کوردستان بەڵام ڕەتکرایەوە کە نەهاتوتە هەرێمی کوردستان چی ڕوودەدا لە عێراقدا کێ زەرمەند دەبێ چی لە دەستی عێراقیەکان دەردەچێ لە کاتێکدا بیر با دەچێ عێراقیەکان و ئەمریکیەکان ڕێکەوتنیان هەیە لەسەر چۆنیتی مامەڵەکردن بە یەکەوە لە ڕاستیدا اتفاقی ئەمنی هەیە بۆ ئیدارەدانی دەوڵەتی عێراق و پشتیوانی و هاوکاری ئەمریکیەکان و ئەمریکیەکان بە زۆر نەماونەتەوە دوای ئەو اتفاقیە داخستی باڵەسخانەی ئەمریکا لە عێراق خۆی بوونی باڵەسخانیان ئیترافی ئەو دەوڵەتە بەم دەوڵەتێتە بوونی کۆنسۆلیەت بۆ مەسائلی تیجاری و هەندێک حاڵەتە داخستنی ئەم باڵۆزخانە کارەساتی گەورەی لێبێتەوە بە قەنەعەتی من ئەم کارە ڕوونادات ئەم بڕیارە جێبەجێ ناکرێت ئەوەی کە کارتێکی فشارە کاتێک فشار ئێستا ڕوونیەکەەوە ئەگەر جێبەجێ کرا چ کارەساتی دروستەکە بۆ چ لە هەموو لایەنەکان ئەوەی کە من تێگەیشتوم ئەوەی ئێران لەم کاتێک کە ئەمریکا لە حملەی هەڵبژاردن بەرەو هەڵبژاردننی 4 ساڵی کۆتاییە چێت سەرۆکاتی ئێران دەیەوێت کێشە و ئینێک دروست کە گوشارە دروستکە لەسەر ترامپ و حکوومەتەکەی ئەوان نیشتیانەوێت لە کاتی هەڵبژاردنە ئەم گوشارانە بەردەوام بێت بۆیە ئەم ڕەتفعلانە نوێن لە کاتی انسحابی باڵەسخانەی ئەمریکا لە عێراق هەم عێراق زەرمەندە هەم ئەمریکا زەرمەندە هەم ئێران لایەک و سەرکەوتوو لە لایەکش زەرمەندی گەورە بێت ئەمریکا وەکو خۆی کە باڵێن لە 2023 هاتووتە عێراق و زیاتر لە 5,000 سەربازی داوە بە کوشت چەندین تریلیۆن دۆلاری سەرف کردووە وەلایەکی تریشەوە نەوتی عێراق کە دووە وڵاتی ئۆپێکە لە احتیاتی نەوتی و لە هەناردەشا لە دەستی ئەمریکا دەرەچێت و ئاسایشی ئیسرائیلیش دەکەوێتە خەتەرەوە لە مەنتیقەکە بۆیە ئەمە وەکو حاڵەتێک ئەمریکیەکان قەنەعەتم نییە ئەم بڕیارە جێبەجێکەن وەکو ئێرانیش زەرمەندی گەورە بێ بۆچی لەبەر ئەوەی کە ئەمریکا دەستکراوە بێ بۆ وەشاندنی گورز لە هاوپەیمان و لایەنەکانی ئێران لە عێراقاوە گورزی گەوریان لێ ئەدا و تووشی کارەساتی گەورانەکەەوە لەلایەک لە ڕووی سیاسی و باڵێن سەربازی و لە ڕووی ئابووریشەوە ئێران ئێستا عێراق مەزەرێکی باشە بۆ ساخکردنەوەی کاڵای ئێرانی و با بڵێن فرۆشتنی کارەبا و غاز و ئەوشتانە و تا ڕادەیەکیش ئەگەر ئەوەندەی من لێ بزانم نەوت لە کێلگە هاوبەشەکانە دەنێرێت و یعنی بە کوردەکەی ئێران مستەفیدە لە عێراقا بۆیە ئەگەر بێت و باڵۆزخانەی ئەمریکا ئینسحاب بکە لە عێراق ئەو کاتێک گەمارۆ خرێتە سەر عێراقیش و عێراق ئێران زەرمەندێکی زۆر گەورە ئەبێت ناتوانێت ئەو ئیسفادانە لە عێراقا و پاشەکشەکە لە ڕووی ئابووری ئەوەنیتر کارەساتی گەورە بۆ ئێران دروستەکە بۆیە ئێرانیش حەزناکە بەو شێوە ئەوە ڕووبدا و ئەمریکاش لە قازانجیێنەوە ساحەکەش کراوە ئەبێت بۆ با بڵێن کە ئەمریکا هۆ پەیوەندەکان لە عێراق نەمان بەڕووی سعودیە و کۆیت و کەنداویشە ساحەکە کراوە دەبێت بۆی هێرشتە سەر سعودیە ئەو دەوڵەتانە بۆیە قەنەعاتم وایە کە عەرەبەکانیش نێڵ ئەم مەسەلە بە ئاسانی ڕوودا بۆ عێراق ئەوەی تر کارەساتێکە کە کۆتایی بە عێراقێت کە ئەمریکا انسحابی کرد 16 کۆنسوڵ با بڵێن باڵۆزخانەی وڵاتانی تر و هێزەکانی هاوپەیمان پاشەکشە ئەکەن و هەرچی چەک و ئەسلیحەی کە هاوکاری هەبوو هەمووی کۆتایی دێوە ئەو 5 ملیار دلاری کە وەبەرهێنانی ئاکرێ ئەوە کۆتایی دێوە بانکەنۆتی دراو دلار کە ئەدرێ بە عێراق ئەوەش کۆتایی دێت و هەڵاوسانی ئابووری لە عێراق دروستە بێت و نرخی بەهاکەی نامێنێ ئەو یەدەکە دراوەیە ئەو داهاتی دەچێت لە بانکی فدرالی ئەمریکاوە ئەوەش دەستی بەسەرا ئەگیرێت داعش جارێکی تریێتەوە ئەو فڕۆکانی کە کڕیوەتی لە ئەمریکا و ئەو دەبابانەی کە عێراق کڕێتی لە کاتی پەکەوتنیانە کەس نییە با بڵێن سییانیان بکات هێزەکانی هاوپەیمان
ئەمریکا هەمویان سەح بکەن و ئەو یارمەتی و دامەی بۆ تەدریب و ڕێخستنەوەی هێزەکانی عێراقی هەمووی کۆتایی دێت ئەمە بۆ خۆی دۆخی عێراق دەخاتە دۆخێکەوە کە لەوانەشە نێڵێت عێراق نەوت فرۆشێت وەکو ئێرانی لێ بکات بۆیە عێراق تووشی حاڵەتە بێت لە ئینهیار تەواو ئینهیارەکە نەک نزیکە بێتەوە بۆیە ئەمەش بۆ عێراق قورسە ئاسان نیە ئەمریکا ئەم بڕیارەدا لە کاتێکا کە دەوێت لەگەڵ هەموو عەرەبا ئیتیفاقکە و ڕێکەوێت و بەرێکی بەقوە دژی ئێران دروستکە بە قەناعەتی من ئەمە زیاتر مەسلەیەکی گوشاریە و تا دێت بەرەی ئێران لە عێراقا جێئەکەن و با بڵێن دەستیشانیانەکەن بۆی لە ئایندا گورزیان لێ بدەن و وەردە وەردە بچووکیانکەنەوە و هەڵبژاردننی کۆتایی کە بڵێن ئەم هەڵبژاردننی داهاتوو هیچ ئەو هێزانەی سەر بە ئێران لەسەر ساحەی لە پەرلەمان هیچ هێز و قوتێکیان نامێنێ و دواتریش بڕیاریان لەسەر دێکە چۆن لە ڕووی عسکەریەوە تەعاون لەگەڵ بکرێت. باشە کاک حاکم سەلاح ئەگەر ئەمریکا یعنی وەکو کاک ڕێبوار وتی نیەتی نەبێ یان نێک شێوێ باڵێزخانەکەی داخا و ئەمە کارتێکی فشاری ئەمریکی بێ سزا خستنە سەر عێراق تا چەند واردە لە ڕووداوەکانی ئایندەدا تا چەند لە ئەمریکا دەوەشێتەوە بەرامبەر بە عێراق سزای ئابووریە یان ئابلوقەیە یان هەر جۆرێک لە سزایە بەسەر عێراقیەکانی دابسەپێنێ ئەگەرچی لە دوایین سزا سەپاندن بەسەر ئێراندا عێراق بۆ ماوەی 2 مانگ دەرکراوە لەوەی کە مامەڵە لەگەڵ ئێرانەکاندا بکایە نەکە ئازادە بۆ 2 مانگە عێراقەکان چۆن مامەڵاکەن کارتی سزا بۆ سەر عێراق کارتێکی نزیکە لە کارتەکانی بەردەستی ئەمریکادا. بڵێ ئەگەر بیت و سیرکەیکەوە لە کاتی ڕزگارکردنی عێراق و هەتاکو ئێستاکە وڵاتێکی وەکو ئەمریکا قوربانیەکی ئێزگار زۆری داوە بۆیە منیش قەناعەتی کولیم هەیە وەکو چۆن لە پێشش ئیشارتم پێدا بەی شێک باوەڕ ناکەم وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەست بەرداری وڵاتێکی وەکو عێراق بیت و کە ئەمریکا قوربانی لە پێناویداوە بەڵام وەکو فیشارێک وەکو زەختێک ئەوێ زیاتر زەخت بکاتە سەر حکومەتەکەی بەڕێز کازمی بۆی بتوانی هەیمەنێ هەندێک وڵات لە دەوروبەری عێراقەوە کە هەنێکیانی لە ساحەکی گۆڕەپانی عێراق دەوری خوامی کەم کاتەوە ئەوی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاش ئەو فیشارەی زیاتر نەکەوێتە سەرێ کە ئێستاکە لە سەرتی بەهۆی موشک بارانکردنی باڵۆزخانەکانی ئەمریکایان لە لێدانی بەرژەوەندەکانی وڵاتێکی وەکو ئەمریکا بێگومان زەرمەندی یەکەم کە لە کاتی خستنە سەر فیشارەکانی زەرمەندی یەکەم گەلی عێراق بێت و بە تایبەتی وڵاتێکی وەکو عێراق ئێمڕۆکە بەدەست چەندین کارەسات و ئەناڵینی لەم هەم لە بواری ئابووری و هەم لە بواری اقتصادی و هەم لە بواری گۆڕەپانی سیاسیشەوە خەڵکی عێراق خەڵکێکی بەڕاستی لە ڕووی ئابووری تۆزێک دارمەوە بەرگەی هیچ ئابلوقەیەشی تر ناگرێ بۆیە زەرمەندی یەکەم خەڵکی عێراق و حکومەتەکەی عێراقیە بێ ئێستاکە سیرەکەی چۆنکە لە ڕێگەی معاملەکردن لە وەگەڵ غاز و نەوتی ئێرانیەوە تەنها ڕێگا بە وڵاتێکی وەکو عێراقداوە کە بۆ 2 مانگ بۆی درێژ کردوێتەوە بەڵام ئەمانە هەمووی وەکو فیشارێکن کە ئەبینی لە چەند ماوەی ڕابردوو زیاتر ئابلۆقی ئابووری کەوتە سەر ئێران و چەندی بڕیاری دیکەشیان نابەسە ساسەپان بۆ هەوەی ئەوی دارمانی باری ئابووری زیاتر لە ئێرانەوە بۆ ئەوەی ئەم زەختە دروست بکە ئەوان نیشەستان لە ڕێگای چەندین گروپێکی چەکداری چەندین گروپێکی میلیشیاوە وەکو حەسایب ئەهل الحەق و حیزب الله و ئەوانە بۆی بتوانن فیشارێک دروستکەن لەسەر ئەمریکاوە نەتوانی زیاتر ئابلۆقی ئابووری یان ئابلۆقیان زیاتر بێختە سەر ئێرانەوە وەکو بڵێن ئێمەش هەینە لە ناوچەکەدا ئەمە بەهۆی زیاتر متوانم تاکتیکی سیاسی و تەراتێنی سیاسیە لە ناوچەکەدا ئاکرێت و بۆی بتوان زیاتر دەور و هەیمەنی خۆیان لە گۆڕەپانی سیاسی عێراقدا بچەسەپێنن بەڵام سەبارەت بە باڵۆزخانەی ئەمریکا یابێکە لە وڵاتێکی وەکو عێراق چۆل بکە ئەمە شتێکی واقع نییە باوەڕ ناکەم بە هیچ شێوەیە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەو پێگە و ڕێگەی خۆی هەیە کە لە وڵاتی عێراقدا چۆلی بکات و بۆ خەڵکی تری جێ بێڵێ قوربانی لە پێناودایە ئەمە تەنها قەناعەتی کولیم هەیە فیشارێکە بۆ زیاتر بێخرێتە سەر حکومەتەکەی عێراقی من قەناعەتشمە لە ماوەکانی داهاتوودا دێ کە لە چەند ڕۆژی داهاتوودا دێ زەربەیەکی کوشندا لەو میلیشیانە ئەدرێت و کە ڕەتدانەوەیەکی موشکبارانکردنی باڵۆزخانی ئەمریکا ئابێت و ئەمەش وەکو زەربێکی زۆر گەورە ئەبێ کەمەرشچێنە بێ بۆی بزانن کەەوە ئەمریکا دەستبەرداری گەلی عێراق نابێت و بەڵام وەکو فیشارش بێختە سەر حکومەتەکەی عێراقی بۆی بتوانانی زیاتر هەماهەنگی لەگەڵ بکات و بێگومان ئەگەر سێری بکەیت لە ماوەکانی ڕابردوشدا کەوا لە ڕێگای تاری بێفڕۆکەوانەوە کە کراسەر بەژەوەندەکانی عێراق و کە قاسم سلێمانی و ئەوانی هاوڵەکانی کەەوە بەهۆی کوژرانیانەوە بێگومان ئەمە هەماهەنگیشی حکومەتی عێراقیشدانە بە ئەمە ناکرێت
بۆ شتێکی تر لە هەمان شێوەدا لە ماوەی داهاتوودا زەربێکی کوشندا لە هێزە سەکدارەکان ئەدرێتەوە ئەمەش ئەبێتە هۆی وەکو دەستکەوتێکیشەوە بۆ خوان کە ئەمە سەیرەکەی کە لە چەند ماوەی داهاتوودا هەڵبژاردنەکان لە وڵاتی ئەمریکا بەڕێوازی بۆ ململانی سیاسی لە نێوان دوو قووەتی بەهێز هەیە لە ئەمریکادا بەڕێز ترامپیش ئەمە وەکو دەستکەوتێک بۆ خۆی بەکاردێنێتەوە کۆ بتوانین لە هەڵبژاردنەکانی داهاتوو سوودی لەوە بگرێت. بەڵێ بە هەموو شێوەیەک من خەنات کولمێ ئەمریکا وڵاتی عێراق چۆن ناکاتەوە بۆ خەڵکی کرد کە قوربانی لە پێناودەوە. باشە کاک ڕێبوار هەرێمی کوردستان لە ڕێی سەرۆکایەتی هەرێمەوە دەڵێ ئەوەی کە ئێمە پێمان خۆشە عێراق ببێتی عێراقێکی ئارام و هەوڵی ئاوەدانکردنەوە و خزمەت گوزاری بدرێ و ئێمە هۆکار دەبین بۆ ئاشتەوایی لە عێراقدا. ئەمە هەڵوێستی کووردە لە بەرامبەر ئەو ڕووداوانی کە ئێستا ئەمڕۆ لە بەغدا لە ناوچەی سەوزدا هەن. کورد هەر ئەمەندەی لە دەستێت دەتوانێت هەرەمەندە بکە یان دەتوانێت لەم ڕووداوانەیە خۆی هەڵکێش بکە و بەشێک بێ لە چۆن دەڵی بەکردداری هێنانە ئارای ئاشتی لە عێراقدا. بەڵێ ڕاستیدا کورد پێشتر ڕۆڵی خۆی بینی دەتوانێت ئێسش ڕۆڵی زیاتر ببینێت چونکە عێراق بەپێی دەستوری عێراقی و گەلانی عێراقەوە کورد و عەرەب و کەمانەتەوەەکە باشە جا کورد حەقە ئەم ڕۆڵە ببینێ ئەم کردەوەی بکات لە پای ئەو مامەڵانی کە بەغدا بەرامبەری کردوێتی. بەتاکید ئێمە بمانەوانەوێت بەشێکین لە عێراق بەپێی دەستوری عێراقی و هەر کاردانەوەکی تون لە عێراق هەر کارە ساتی ڕوودات بە دڵنیاییەوە کاریگەری خراپتری لەسەر ئێمە دەبێت چونکە ئەمڕۆ بەداخەوە حکومەت هەرێمی کوردستان و دەسەڵاتی سیاسی لە کوردستان هەموو چاوەکانیان بردووە بۆ بەغا لەگەڵ بەغدایشا هیچ ومێدێک نییە بۆ ڕێکەوتن تەنها گفتوگۆیە وازیان لە کوردستان هێناوە و هەموو پرۆژەکان وەساوە و حکومەت هەرێمی کوردستان لە شکسێکی ئابووری گەورەدایە تەنها چاوی لە عێراق و فریاد ڕستی عێراقیش خۆی کە تووشی ئینهیار و هەڵۆشان بێ ئەو کاتە کارەساتەکە بۆ ئێمە گەورەتر دەبێت. بەڵام بە قەناعەتی من کورد دەتوانێت ڕۆڵێکی باش بینێ وەکو پێشتریش کە پەرلەمانی عێراقی بڕیاری دەرکردنی هێزەکانی ئەمریکاییدا کورد و سونە بەشێک نەبوون لەو بڕیارە و کاتێ بڕیارەکە بووە تەنها بڕیارێکی تائیفی شیعی لێرەدا یعنی ئەمریکا وێنایەکی دا بە ئەمریکا هەڵپانەکانی کە ئەمە عێراقیەکان نین ومە دەوڵەتی عێراق نییە کە دەوێت ئەمریکا هەڵپەیمانەکانی بکاتێنەوە بۆیە با بڵێن چاو لە سەربوونەکە دابەش بوو و بوو بە با بڵێن چەند لایەنە لە لایەکی تریشەوە ئەمڕۆ کە بینیمان سەرۆکایەتی کۆمارکە کووردەوە لەگەڵ سەرۆکاتەکەی ئەو پەیامیان بە ئەمریکادا کە دەوڵەتی عێراق بە موسساتەکانیەوە دژی هەر هێرشێکن لەسەر مەڕۆزخانەی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان و باڵێن لێردە دیبلۆماسیەکانیان ئەمەش پەیامێکی ترە کە کورد بەشێکە لەو پەیامە و بابڵێن نامەیەکەیدا بە ئەمریکیەکان کە دەوڵەتی عێراق بە موسساتەکانیەوە لەگەڵ ئەم کارانی بەشێک نین لەمە و ئەمە وێنەیەکەدا بە ئەمریکا بە چاوی دژمن سەیری دەوڵەتی عێراق نەکە بەڵکو بە چاوی دژمن سەیری ئەو هێزانە بکات کە لە پشتەوەی یاخی بوون لە دەوڵەتی عێراق و دەدەن لە بەرژەوەندەکانی ئەمریکا. ئەمەش بەڕاستی ڕۆڵێکی زۆر باش دەبینەوە لە کاتی کورد ئەوەی ئیسپات کردووە کە ئەمریکا لە هەر کاتێک کەوتە خەتەرەوە یەکسەر بیل لە هەرێمی کوردستان دەکاتەوە ئەمڕۆ خۆت بیست کە باڵێن باڵێزی ئەمریکا هاتوو بۆ هەولێر وەکو پەناگەیەکی ئارامەوە پێشتریش هەرێمی کوردستان لە کاتی شەڕەکانی داعش و ئەو شەڕ مقتەدا سەدر ئەو هێزانێت کە لەگەڵ ئەمریکا شەڕانەکرد هەمیشە سەربازەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان لە حەوانەوە و تەنها سەربازێکیش نەکوژرا. بۆیە کورد دەتوانێت ڕۆڵێکی باشتر ببینێ و ڕۆڵی خۆی بینێەوە ئێستاش دەتوانێت بەرژەوەندیشی وایە چونکە مانەوەی هەرێمی کوردستان بەسرا بە قەراری 680 ئەنجومەنی ئاساییشەوە کە ئەمریکایەکێکە لەو دەوڵەتانی کە پارێزەرەتی و کۆنگریسی ئەمریکی بڕیاری پاراستنی ئەم هەرێمەی داوە. ئەگەر ئەم دوو بڕیارە ئەم دوو پشتیوانی لە کورد بکەیتەوە بە ڕۆژی نێوەڕۆ تورکیا و ئێران و دەوڵەتانی تر کوردستان داگیرەکەن. باشە دەست خۆشکاک حاکم ئێستا وەزیری بەرگری ئیتالیا کە گفتوگۆکەین گەیشتۆتە هەرێمی کوردستان و لەلایەن وەزیری پێشمەرگەی هەرێمی کوردستان شۆڕژ ئیسماعیلە و پێشوازی لێکراوە. ئەمە بەستمەوە بۆی کە ئایا کورد لە چوارچێوەی ڕووداوەکان لە عێراقدا بەو پێگە دیبلۆماسی کە هەیەی بەو پێگە سەربازی کە لە عێراقدا هەیەی بەو توانایی کە هەیەی وەکو دەستگا و موسساتی هەرێمی لە هەرێمی کوردستان لەم ڕووداوانی بەغدا دەتوانێت چ ڕۆڵێک بجێڕێ بە تایبەتی کە ململانێکە ناکۆچیەکە لە نێوان ئەمریکای خاوەندە سەڵات و زلهێزە لەگەڵ عێراقدا کە هەرێمی کوردستانیش بەشێکە لەو عێراق. بڵێ بێگومان کوردش چۆن لە ڕابردوو کە لە ئێستاشەوە ئەتوانی دەورێکی کاریگەری هەبێت لە گۆڕەپانی سیاسی عێراقەوە. ئەمڕۆ کورد پێکاتەیەکی سەرچیە لە حکومڕانی عێراقەوە
کە سیرەکەی کە حکومڕانی عراق لەسەر پێکاتی سەرچیات کوردیشێکە لەو لاەنە سیاسیانەیان نەخۆ لەو زیێتانێکەوە حکومڕانی عراق بەڕێ بەدەتوی دەورێکی کاریگەریشی هەیە لە گۆڕەپانی سیاسیەوە. ئەتوانی کۆمەڵێک شت ئێکلا بکاتەوە وەکو چۆن ئەگەر هەر لە ئەمڕۆکە یەک لە سەرکردەکانی حیزبی داخوای عراقیدا باسی لەوە کە ئەڵێ کورد و سوننا خوان ئێکلا کردوتەوە لەگەڵ ململانەکانی کە لەگەڵ شیعە و وڵاتانی ئەمریکا و ئێراندا کورد و سونە خوان ئێکلا کردەوە کە پاڵپشتی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاکەن. ئەگەر هەر سەیری بکە ئەمڕۆکە کە سەرۆکۆماری عراق کوردێکە و لایەنی کوردیە ئەمەش دەورێکی باڵای هەیە لە ململانە سیاسەکانی گۆڕەپانی سیاسیان دەور و تەسی دیبلۆماسی خۆی ڕاستە و خۆ لە بڕیارەکانی عراقدا هەیە خۆ لە هەیمەنەتی وڵاتانی ئەوروپی و ئەمریکی کە لە ڕووی سیاسی دیبلۆماسیەوە ئەتوانی کاریگەریان هەبیت و ئەتوانم بڵێم کورد ڕۆڵی ئەبێت ئەتوانین بەم شێوەیەک بتوانین دەوری تەسیراتی خۆی هەم لە گۆڕاکارەکاندا هەبی هەم لە بڕیارەکانی حکوومەتی عراق بێت چ لە ڕێگای سەرۆکۆمار و یان چ ڕێگای ئەو وزیرانە و یان ئەو هەیئەتەی کە لە حکوومەتی عراقەوە بەشدارە. وەروها لە هەمان کاتیشدا ئەمەوەشمان لەبیر نەچیتەوە هەم سونەش کەوا ئەوش پێکاتێکی سەرێکی ئەوانیش لەگەڵ زیاتر پاڵپشتی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاکەن نەکو پاڵپشتی لایەنی شیعەکان و وڵاتانی وڵاتێکی وەکو ئێرانەوە. ئەتوانم بڵێم تا حدێک دوو پێکاتەی سەرەکی لە گۆڕەپانی سیاسی عراقی لە نێوان ململانەکانی ئەمریکا و ئێرانەوە زیاتر پاڵپشتی ئەمریکاکەن زیاتر پاڵپشتی وڵاتانی غەڕبەکەن بۆ پاراستنینی هەیمەنەتی ئەم دوو پێکاتە سەرچەکە یا بۆ دەوردانی کاریگەری ئەم دوو هەیئەتە سەرچیکە بتوانن لە گۆڕەپانی سیاسی عراقی دەور تەسیری خوان هەبی لە هەموو بڕیارەکانەوە بە تایبەتی هێزێکی وەکو هێزی گەلی کوردستان کە ئەمڕۆ هەرێمێکمان هەیە بە ناوی هەرێمی کوردستانەوە لە زۆر بڕیارەکان دەور تەسیری خۆمان هەیە یاخۆ بە ڕێگای دەسەڵاتەکانی سەرۆک کۆمارەوە ئەتوانین هەیمەنێتی کورد یاخۆ هەیمەنەتی سەرۆک کۆمار بەسەر پێکاتەکانی عراقی یا بەسەر بڕیارەکانی گەلی عراقدا بسەپێنن لەم کاتەشدا ئەتوانم کورد دەورێکی بێت و بێبەش نابی لە هیچ بڕیارێکی کە لە عراق دەرێت چ لە ئێستا و چ لە داهاتوشدا. بەڵێ سوپاس دەکەم بەڕێز کاک حاکم سەلاح باپیر چاودێری سیاسی کە لە ستۆدیۆکانمان لە هەولێر و ڕاستەوخۆ لەگەڵمان بووی واروا بەڕێز ڕێبوار محەممەد چاودێری سیاسی لە ستۆدیۆ ئەستێمایی لەگەڵمان بووی. سوپاس بۆ بەشداریتان، سوپاس بۆ ئەوەی کە ئێوەش بینەری گەرما و گەرم بوون. خواتان لەگەڵ.